نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. نمونەی هەندێک فەرمودەی مەوزوع و هەندێک لەو فەرمودانەی لەمڕۆدا مۆری مەوزوعیان لێ دراوە. وەک لە سەرەوەشدا هەوڵمان داڕوونی بکەینەوە هەر لە سەرەتاوە تا ئەمڕۆ لە سایەی هەوڵ و کۆششی بە تەقدیر شایانی فەرمودەناسە مەزنەکان و هەستیاری ناوازەیان لە بواری فەرمودەدا زۆر بەڕوونی ئەوەمان بۆ خراوەتە ڕوو کە چ فەرمودەیەک دروست و چ فەرمودەیەک هەڵبەستراوە و هەروە قورئان سونەتیش کە تەفسیری ئەوە و یەکێکە لە ڕەهەندە گرنگەکانی و حکمەتی تەلەونیەتی ئەوە چوەتە نێو چوارچێوەی شمولی ئایەتی إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون و لەژێر پاراستنی ئیلاهیدا هەتا ئەمڕۆمان گەیشتووە کەچی سەرباری ئەمە لەمڕۆدا بەداخەوە ئەم بابەتە لەلایەن ڕۆژهەڵات ناسان و هەندێک بەدبەختەوە کە کەوتونەتە ژێر کاریگەری ئەوان کراوەتە بابەتی ڕەخنە و پلار و زمان بەرەو ڕووی زۆرێک لە فەرمودە سەحیحەکان و خودی سونەتیش درێژ کراوە. هەر بەو هۆیەوە لێرەدا ئاماژە بە هەندێک لە فەرمودە مەوزوعەکان دەکەین و کۆمەڵێک لەو فەرمودە سەحیحانەش دەخەینە بەرباس کە لە سەرزاری ئەوان دێت و دەڕوات. 1. فەرمودە مەوزوعەکان. بۆ نمونە لە وتەیەکدا کە وەک فەرمودە ڕیوایەت کراوە هاتووە کە أبو حنيفة هو سراج أمتي. ئەبوو حەنیفە چرای ئومەتەکەمە. بەڵێ ئەبوو حەنیفە چرایەکی ڕاستەقینە بووە بۆ ئومەتی محەممەد و لە دوای هاوڵە بەڕێزەکاندا کەم کەس هەبووە کە هێندەی ئەو خزمەتی ئاینی کردبێت. بەڵام ئەوەندە هەیە کە وتەیەکی لەم شێوەیە لە پێغەمبەری خوداوە شەرەفی وتنی پێنەبڕدراوە. گومانم وایە کە ئەمە وتەیەکی بەدەماگیری مەزهەبیەوە هەڵبەستراوە. لە وتەیەکی دیکەدا کە بە ناوی فەرمودە هەڵبەستراوە اتخذوا الديك الأبيض. با کەڵەشێری سپیتان هەبێت. کەڵەشێر و بەتایبەتی کەڵەشێری سپی شتێکی خۆشویستراوە و دەوترێت کە کەرامەتی هەیە. بەڵام ڕەخنەگرانی فەرمودە ئەوەیان چەسپاندووە کە ئەم وتەیە لەلایەن درۆزنانەوە جێڕاوەتەوە و هیچ پەیوەندی بە فەرمودەوە نییە. ئەمەش هەبێت و نەبێت وتەیەکە کە بازرگانێکی کەڵەشێر دایهێناوە. وتەیەکی دی هەیە کە لە نێو خەڵکدا زۆر بڵاوە. اتق شر من أحسنت إليه. وەریابە لە شەڕ و خراپەی ئەو کەسەی کە چاکەت بەرامبەر کردووە. ئەم وتەیە با فەرمودە بوونی لەلایەک بوەستێت تەنانەت گونجاوی لەگەڵ عەقڵ و ژیریشدا نییە. ئەگەر قسە هەڵبەستن دروست بووایە ئەوە دەموت چاکە بکە بەرامبەر ئەو کەسەی لە شەڕ و خراپەی دەترسیت، چونکە چاکە مرۆڤی بەرامبەر نەرم دەکات و دەیکاتە بەندە بۆ ئەو کەسەی چاکەی لەگەڵدا کردووە. ئەوە تا لە وتەیەکیشدا کە دەربەڕی ئەم حەقیقەتەیە وتراوە ئینسان کۆیلەی ئیحسانە. هەرچی ئەو وتەیەی دیکەشە ئەوە درۆیەکی مەترسیدارە کە ناکرێت بە هیچ شێوەیەک بدرێتە پاڵ سەروەرمان. لەسەرەوە باسم لەوە کرد کە وتەیەکی لەم شێوەیە گونجاوی لەگەڵ عەقڵ و ژیریشدا نییە. بەڵێ ئیسلام عەقڵ دۆستە، ژیرانە و مەنتقیانەیە، بەڵام عەقلی بوون و مەنتیقی بوونی ئەو جیاوازە لەگەڵ پاڵدانەوەی بە عەقڵ و مەنتیقەوە. ئیسلام حەقیقەتێکی بانمرۆییە. ئەم حەقیقەتە شتێکە کە خودا و پێغەمبەرەکەی دیاریان کردووە و چەسپاندویانە. ئەوەی دەکەوێتە سەر مرۆڤ دۆزینەوەی ئەم حەقیقەتەیە، وەگەرنا هەردانەیەک لە عەقڵ بگریت لە هیچ کاتێکدا لە هیچ سەردەمێکدا ناتوانێت ببێتە سەرچاوەی حەقیقەت. لە کاتێکدا حەقیقەتەکە ئەمەیە بەداخەوە ئەمڕۆ لە هەندێک لە ناوەندە زانستیەکاندا هەوڵ بۆ ئەوە دەدرێت کە ئەم بابەتەش بەڕێڕەوێکی دیکەدا ببرێت و بە خراپ سوودی لێوەربگیرێت. بۆ نمونە وتەیەکی لەم شێوەیە بە بەڵگە دەهێنرێتەوە. لە کاتێکدا وتەیەکی منتان گواستەوە لە نێو خۆتاندا تاوتوێی بکەن. ئەگەر ئەو وتەیە هاوتا بوو لەگەڵ حەق و ڕاستیدا ئەوە پشت ڕاستی بکەنەوە و وەک بناغەیەک بۆ ئاینەکەتان بەکاری بهێنن. گرنگ نییە داخۆ قسەیەک من کردومە یا خودنا، ئەوەی گرینگە هاوتابوونیەتی لەگەڵ حەقدا. ئەم وتەیە بە هیچ شێوەیەک فەرمودە نییە و ناکرێت فەرمودە بێت، چونکە وەک لەسەرەوە ئاماژەمان پێدا
ئەوە خوددا و پێغەمبەری خوددان کە حەق دیاری دەکەن و دەیچەسپێنن. وەگەرنا پێوەر و هەڵسەنگاندنی کەسەکان هەرگیز نابنە پێوانە بۆ وتەکانی پێغەمبەری خوددا تەواو بە پێچەوانەوە ئەوە مرۆڤەکانن کە پێویستە لەسەریان بە گوێرەی سونەتی پێغەمبەری خوددا وتە و هەڵس و کەوتەکانی خۆیان ڕێک بخەن. هەر بە وێنەی ئەمە لە وتەیەکی هەڵبەستراوی دیکەدا هاتووە کە گوایە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی: ولدت في زمن الملك العادل. من لە سەردەمی پادشایەکی دادپەروەردا لەدایک بووم. ئەمە قسەیەکە بۆ گەورەکردنی ئەنوشیروانی پادشای ئێرانیەکان کە لەلایەن ئێمە بە نەوشیروان ناسراوە هەڵبەستراوە. پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بە هیچ شێوەیەک پێویستی بە شەرەف و شکۆیەک نییە کە کەسێکی دی پێی ببەخشێت. بە پێچەوانەوە ئەوە پێغەمبەری خوددایە کە شەرەفی بۆ کات و شوێن هێناوە. ئەوەی کە فەرمانڕەوایەکی دادپەروەر لەو سەردەمەدا ژیا بێت کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەرەفی بە کات و شوێنی داوە، شەرەفێک ناخاتە سەر شەرەفی پێغەمبەری خودداوە، بەڵکو ئەوە داوێنی کات و شوێنە کە بە تەشریفهێنانی ئەو بۆ دنیا پڕ شەرەف بووە. یەکێک لە وتانەی دیکە لە نێو خەڵکیدا زۆر بەناوبانگە لە کتێبەکاندا دەبینرێت و لە مینبەرەکانەوە گوێتان لێی دەبێت و وتەیەکیشە کە زۆر پێچەوانەی عەقڵ و ژیری نییە. ئەو وتەیەیە کە دەڵێت النەظافەة من الئیمان، پاک و خاوێنی لە باوەڕەوەیە. واتای ئەم وتەیە دروستە، بەڵام وتەیەکی لەم شێوەیە لە زاری پێغەمبەری خودداوە نەگوتراوە. وتم واتاکەی دروستە چونکە لە فەرمودەی سەحیحدا پێغەمبەری خوا فەرموویەتی: الطهور شطر الئیمان. طهور واتە تەوبە، ئیستیغفار، مناجات، چاودێریکردنی خود، مراقەبە و لە خۆپرسینەوە محاسەبە. پاک و خاوێنی معنەوی لە ڕێی پەرستشەوە نیوەی ئیمانە. ئەلحەمدولیلاش پڕکەری میزانە. وتەیەکی سەر لە شێوێنی دیکەش تەخەتەموا بالعەقیق، ئەنگوستیلەی عەقیق لەدەست بکەن. پێغەمبەری خوددا وتەیەکی لەم شێوەیەی نەفەرمووە. هێندە هەیە کە لە دایکە عایشەمانەوە ڕیوایەت کراوە کە فەرموویەتی: تەخەتەموا بالعەقیق، واتە لە عەقیق خێمە هەڵبدەن. عەقیق ناوی دۆڵێکە کە دەکەوێتە نێوان مەککە و مەدینەوە. بەهۆی ئەوەی لە ساڵانی سەرەتای ئیسلامدا نوقتە بۆ پیتەکان دانەنراوە ڕەنگە تەخیم بوو بێت بە تەختەم، عەقیقیش لەگەڵ بەردی عەقیقدا تێکەڵ کرابێت و وتەیەکی دی بە ناوی فەرمودەوە بڵاو کرابێتەوە. جا لە پاش ئەم وتەیەش ئەم بڕگە درۆینەی دیکەش لکێنراوە بە وتەکەوە: فإنه ينفي الفقر، چونکە ئەوە هەژاری ناهێنێت. وتەی النظر إلى الوجه الجميل عبادة یەکێکە لەو وتانەی بە ناوی فەرمودە هەڵبەستراوە. لەسەر زمانی خەڵکی تورکیاش وتەی ڕوانین بۆ جوانی خێری هەیە وتەیەکی بڵاوە. لە کاتێکدا وتەیەکی لەم شێوەیە گومڕایی و لادانە. هەروەک ئەمە وەک لە پێشتریش باسمان کرد، وتەی ئەطلب العلم وەلەو بالسین، بە دوای زانستدا بڕۆن تەنانەت گەر لە چینیش بێت. هەرچەندە لەمڕۆدا بە مەبەستی وتنی شتێکی تازە دەربارەی زانست و گرنگیدانی ئیسلام بە زانست زۆریش بوترێتەوە، بەڵام وتەیەکی هەڵبەستراوە و هەرگیز فەرمودە نییە. لە قورئان و فەرمودەدا هێندە پەسن و هاندان و جەختکردنەوە دەربارەی زانست هەیە کە هیچ پێویستیەک بۆ وتەیەکی لەم شێوەیە نییە کە زیاتر لە قسەی ئاڵۆزی کاهینەکان دەچێت. بۆ نمونە لە قورئانی پیرۆزدا هاتووە کە إنما يخشى الله من عباده العلماء. بەڕاستی هەرزاناکان پێی بەو نهێنیانە دەبەن و لە ناو بەندەکانی خوادا هەر ئەوان لە خوا دەترسن. هەروەها لە قورئانی پیرۆزدا هاتووە کە قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون. ئایا ئەو کەسانەی کە دەزانن و شارەزان وەک ئەوانن کە هیچ نازانن و شارەزاییان نییە؟ جگە لەوەش لە فەرمودەی پیرۆزدا هاتووە کە إن الملائكة لتضع أجنحتها رضا لطالب العلم. فریشتەکان وەک نیشانەی ڕەزامەندیان باڵەکانیان لە بەرپێی فێرخوازی زانستدا ڕادەخەن. هەر بۆیە لە کاتێکدا بەدەیان ئاەت و فەرمودەی لەم شێوەیە هەیە هیچ پێویست بە وتەگەلێکی هەڵبەسترا و بە ناوی فەرمودەوە ناکات.